ناردنی بۆمبی هێشووی ئەمریکا بۆ ئۆکراین ناڕەزایی جیهانی بە دوای خۆیدا دەهێنێت. دوایەوەی ئەمریکا ڕایگەیاند بۆمبی هێشووی بۆ ئۆکراین دەنێرێت، چەندین هاوپەیمانی ئەمریکا ناڕەزایەتی خۆیان بەرامبەر واشنگتن لە بەرامبەر بڕیاری ناردنی بۆمبەکە دەربڕی. بۆمبی هێشووی یان بە زمانی ئینگلیزی بۆمبی کلستەر بەو بۆمبە دەگوترێت کە لە ناو خۆیاندا دەیان یان سەدان بۆمبی بچووکتری هەڵگرتووە. بۆمبەکە دەکرێت لە ڕێگەی فڕۆکەوە بەسەر ناوچەی ئامانجا بخرێتە خوارەوە یاخود لە ڕێگەی موشک هاوێش یان تۆپخانەوە هەڵبدرێت. لە بەرامبەر بڕیارەکەی ئەمریکادا بۆ ناردنی ئەو چەکە بۆ ئۆکراین، هەریاک لە بەریتانیا، کەنەدا، نیوزیلەندا و ئیسپانیا ناڕەزایەتی خۆیان دەربڕی و ڕایان گەیاند ئەوان دژی بەکارهێنانی ئەو چەکەن. هۆکاری ناڕەزایەتی ئەو وڵاتانە بۆ ئەوە دەگەڕێتەوە کە بەشێکی زۆر لەو بۆمبە بچووکانی کە لە بۆمبە سەرەکیەکەوە دەکەونە خوارەوە ناتەقن و وەکو مەترسی پاشماوەی جەنگ دەمێنێتەوە و دواتر هاوڵاتیانی مەدەنی دەبن بە قوربانی. ئەمە سەرڕای ئەوەی کە بۆمبەکە بەبێ جیاوازی سەرباز و هاوڵاتی مەدەنی لە شوێنی تەقاندنیدا ناوچەیەکی بەرفراوان دەکاتە ئامانج. بەهۆی مەترسیەکانیەوە بۆمبەکە لە زیاتر لە 120 وڵاتدا قەدەغە کراوە. کاتێک لەو بارەیەوە پرسیاری لێکرا، ڕێشی سۆناک سەرۆکوەزیرانی بەریتانیا ڕایگەیاند وڵاتەکەی یەکێکە لەو 123 وڵاتەی کە واژۆی ڕازیبوونی کردووە لەسەر ئەوەی کە ئەو چەکە قەدەغە بکەن و هەرگیز هانی بەکارهێنانی نادەن. سەرۆکوەزیرانی نیوزیلەندا کریس هپکینز ڕایگەیاند کە ئەو جۆرە چەکە جیاوازی ناکات لە نێوان کەسدا، خەڵکی بێتاوان زیانێکی زۆریان بەردەکەوێت و کاریگەری درێژخایەنیان دەبێت لەسەر خەڵکی مەدەنی. سەبارەت بە ئیسپانیاش، مارگریتا ڕۆبالس وەزیری بەرگری ئەو وڵاتە ڕایگەیاند کە وڵاتەکەی پابەندە بە ڕێگریکردن لەوەی کە کۆمەڵێک چەکی دیاریکراو بۆ ئۆکراین بنێرن، بەڵام لەگەڵ ئەوەدایە سیستەمی بەرگری ئۆکراین بەهێز بکرێت. کەنەداش وەکو هاوپەیمانێکی سەرەکی ئەمریکا ڕایگەیاند زۆر بە تایبەت نیگەرانی کاریگەریەکانی بۆمبی هێشوین و کاریگەریەکەی لەسەر منداڵان بۆ چەندین ساڵ دەمێنێتەوە. لە بەرامبەر نیگەرانی نێودەوڵەتیەکانەوە، وەزیری بەرگری ئۆکراین دڵنیایی داوەلەوەی کە ئەو جۆرە چەکە تەنها لە بەرەکانی جەنگ و لە وڵاتەکەی خۆیدا بەکاردەهێنرێن، نەک لە خاکی ڕووسیادا یان لە ناوچە ئاوەدانیەکاندا. لەو بارەیەوە نەتەوەیە گرتوەکان ڕایگەیاند بەکارهێنانی بۆمبی هێشووی کارێکی قەدەغەیە و دەبێت دەست بەجێ بۆستێنرێت. وتەبێژی وەزارەتی بەرگری ڕووسیا ئەم هەنگاوی بە کردەیەکی بێهیوایی و بەڵگەی بێتوانایی ئۆکراین وەسف کرد کە بۆ تاهۆی شکستهێنانی هێرشە پێچەوانەکەی بۆ سەرسوپای وڵاتەکەیان کە دەمێکە بانگەشەی بۆ دەکەن.